صلى فەرمێ شتێکەیە لەویا ڕوو ئەدا لە ناو قەبرا کەسی لێ قوتار نابێ کەسی لێ قوتار نابێ ئەڵێ ئەگەر کەسێکی لێ قوتار بوایە سعدی کوڕی معازی لێ نەجات دەبوو. سعدی کوڕی معاذ و سەحابەیە کە شەهید بوو کە پێغەمبەر صلی الله علیه و سلم وتی عەرشی ڕەحمان هاتە لەرزە بۆی، ئەمە دلای خوا خۆشەویست و بەڕێز بوو. پۆل پۆل مەلایکەت پێشوازیانە ڕۆحەکەی کرد ئێشتا ئەڵێ ئەویش لەوە قوتاری نەبووە. ئەویش چییە؟ گوشینی قەبرە گۆڕە و شاری پێڵن. ئەڵڵا بمان پارێزێ. ئێمە لەو خۆڵە دروست بووین، ئەو خۆڵ و ئەم زەویە دایکمانە، ئەچینەوە باوەشی دایکمان، لاشەکە ئەچێتەوە باوەشی دایکەکەی یەک باوەش ئەی گوشێ بەخۆیەوە ئەگەر ئیماندار بێ وەکو باوەشی دایک وایە. ناخۆشی تایە، گوشینەکە توندە، هەنگی عولەما فەرمون وەکو نەخۆشی وایە ئەیگرێ، وەکو پینێک ئەیگرێت، قورزە بێ تەڵفیقەیەکی زۆرە بووی، بەڵام زۆری فەرقە هی ئیماندار لەگەڵ کافرە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وەڵڵاهی هی کافر وەکو بڵێ هەرچی ئەو ڕۆحە هەیە ئاوا بەسەرێکە ئەیفلیقێنێتەوە، ئێسک و پرووسکی بەسەرێکە ئەفلیقێنێتەوە، ئا بۆ شێوەیە ئەیگوشێت. لەم حاڵەتەیە، لەم ترسەیە کە سوکارێ بەجێ هێشتووە، نە ژن لەگەڵ هاو، نە مناڵ، نە برا، نە ڕەفیقە خۆشەویستەکانێ، نە ماڵە و خانووەکەت، نە قەسرەکەت، نە پارەکەت، نە سەیارەکەت، نە حیمایەکانێ، بە ذەلیلی، بە ڕوت و قوتی خستویانتە ناو قەبرێکی تەنگ و تارەوە بە جیان هێشتوویت. نەوع مەخلووقێکە بینی پێشتر نەوبینیوە، بردیانی بەرەو ئاسمان. ئەم مەلایکەتانە مەخلووقاتانە چی ئێمە لەکوێ بووین ئاگام لە هیچ نەبوو، من نەمزانی ئەم ڕۆژە ئاوایە، هەر خۆی مازانی بۆ خۆشت ترسێکە. دەوەرە لەم حاڵەتەشا بخەنە قەبری تاریکەوە هەمان بەجیان هێشتی، کەس لەلا نەما و زەویش تونگە گوشێ بەخۆیەوە. لەم تەزیقیە اینجا دوو فریشتە دێن بۆ لات، دوو فریشتەی ترسناک کە شقلیان زۆر ترسناکە، خوا پەنامان بێ. یەتە لایەنەوە، یەتە لای ئەم کەسەوە هەڵیەسەن نەڵێ هەسە چەند پرسیارێکی لێ بکەین. فەرموو پرسیارەکان چییە؟ تۆش حەپەساویت پێغەمبەر صلی الله علیه و سلم تەشبیهی ئەو تاقیکردنەوەی ناو قەبرەکەمان بۆکە بە تاقیکردنەوەی دەجال لە دنیاە. گەورەترین خەتەرترین فیتنە لەسەر ئەرزا فیتنەی کێیە؟ دەجالە. هیچ فیتنێ لەوە گەورەتر نییە. پیاوی ئیماندار مامۆستای ئاینی وا شوێن دەجالەکەی و پێ هەڵەخەڵەتێ بە عەقڵی کەسان نایەت. خوا پەنامان بە ئەم مەنگە فیتنەکەی گەورە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بەخۆ هەڵنەخەڵەتی بڵێ ئیماندارم و بەرەو ڕووی ڕۆم، لەکوێوە هەڵ بە عەکسیەوە ڕاکە و داعەتەکەی ئەوەڵی سوورەتی کاف خوێنە. ئەم مەنگە خەتەرە. ئەو تاقیکردنەوەی ناوگۆڕیش لەگەڵ ئەوە هاوتایە، یعنی کوڕی ئەوێ خۆی بۆ بگرێ لەو ترس و بیمەیە و هەڵسەن و پرسیاری لێ بکەن تۆ کوا عەقڵ و هۆشە لای خۆ بێ و چی جواب بیتەوە. بۆیە کە هەر دوعاکەی پێغەمبەری صلی الله علیه و سلم خاتو عایشە فەرمێ وەڵڵاهی پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێژی نەبووە پەنا نەگرێ بە فیتنە عەزابی قەبر، پەناش نەگرێ لە چی؟ لە فیتنەی دەجال. ئەو دوانە پێکەوە ئەها لە هەموو نوێژەکان ئەڵێن اللهم إني أعوذ بك من عذاب القبر ومن عذاب النار يأخذ من عذاب جهنم ومن فتنة المحيا والممات ومن شر فتنة المسيح. أما دعاء پیغمبر صلى الله عليه وسلم صحابة جنوا والله پیغمبر صلى الله عليه وسلم شو سورة قرآني بيلا بركدين أم دعاء بيلا بركدين أيوة لدوا همو نجاكو بيخيرنا همو تحياتك بيخيرن فلا بقرن الأخوان عذاب قبر، عذاب قبر حقا راستيا